خۆشەویستەکانم لەو هۆکارانەی کە ئەبێتە مایە ئەوەی کەوا کچان شوونەکەن و بمێننەوە و تووشی قەیرەیی ببن ئەمانن. یەکەم کەسوکار دایمەن هۆکارن بۆ ئەوەی کە کچ بمێنێتەوە و گەورە ببێ و تووشی قەیرەی ببێت دوایی کەس نێتە داوای. ئافرەت لە ماوەیەکە خەڵک زۆر دێتە داوای. جا لەو کاتانە ئەگەر بێت و کەسوکار داوای مارەیی زۆر بکەن، داوای مواسەفات و هەندێک شت بکەن، بەڕاستی خەڵکی واشەوەش دوورەگرێ و ئەبێتە مایە ئەوەی ئەو کچە بمێنێتەوە و قەیرە ببێ. دووهەم ئافرەتەکە خۆی جاری وا هەیە مواسەفاتی زۆر داواکە، هەر کەسی ئەتێتە داوای شتێکی لێ دۆزێتەوە، ئەمە دەوڵەمەند نییە، ئەمە سیارەی نییە، ئەمە خانووی نییە، ئەمە وەزیفەی نییە، ئەمە لوتی قەویە، ئەمە مواسەف شتێک ئەدۆزێتەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو کچە هێواش خەڵک یعنی داواکەران دوورکەونەوە و ببێتە سەبەبی ئەوەی بمێنێتەوە. سێەم تەکنەلۆژیای تازە، تەلەفۆن، تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئەمە هەمووی هاندەرن بۆ عزوبیەت، ئەوەی کە زۆر متابعی ئەوانە بکە هێواش ئیتر تااقەتی شوکردنی نامێنێ و لە داواکردنە بەدوای میثالیاتە ئەگەڕێ ئیتر بۆ خۆی سار دەبێتەوە و خەڵکیش لێی سار دەبێتەوە و ئەبێتە هۆکارێک کە خەڵکێتە داوای. چوارم عشیرەت بازی، قەبیلەی یا قەومیەت بازی، یعنی لە نەتەوەیەکی تر کەسێ دێتە داوای ئەڵێ لە عەرەبە، مەسەلەن بۆ نمونە مە فارسە، ئەمە تورکە، یا مەسەلەن عەرەبە ئەڵێ مە کوردە، یا هەروەها عشیرەت، ئەمە لە فڵان عشیرەتەوە لە فڵان عشیرەتە، بۆ خۆی ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئیتر قسمەتی ئەوە ستێ بەڕاستی. یەکێکی تر لە هۆکارەکان تەماحن، بۆ نمونە ئەو کچە وەزیفەتێکی هەیە کە سوکارەکەی ئەترسن ئەگەر شوو بکە موچەکەی لاوان ببڕێ، لەبەر ئەوە هەر کەسێتە داوای بیانوەکی بۆ دۆزنەوە و ئەسڵەن جاری وهەیە بە کچەکەش ناڵێن و ئیتر ئەو کچە بۆ خۆی ئەمێنێتەوە و کەس نییە بێتە داوای و کە گەورەش ئەبێ بەرەبەرە داواکەران کەمە بنەوە. تعلیم، زۆرێک لە کچان ئەڵێن با زانکۆ تەواوکەم ئەو جا شووەکەم، ئێتا زانکۆ تەواوەکە جاری وایە تەمەن یەکاتە 25 ساڵ، ئەم جا بیر لەوە کاتەوە با دابمەزرێم، ترسم شوو بکەم مێردەکەم لێت دابمەزرێم، ئیتر بۆ خۆی تەمەنی بەرەبەرە هەڵەکشێ و ئیتر لەو کاتە هەم خۆشی و هەم خەڵکیش خۆی وای پێێتی ئیتر تااقەتی شوکردنی نامێنێ، اختیاری سەعب بێ و خەڵکیش بە ئاسانی نایەنە داوای. خۆی ئافرەت هەر لە دەوری بیستەکانە پێش بیست و لە دوای بیست کەم بەکەمی ئیتر ئەو کاتانە زیاتر خەڵک دێتە پێشەوە. و ئەخیرەن نەفامی، جەهل، بەڕاستی جەهل هۆکارێکی تر لەو هۆکارانەی کە کچ شوونەکە، یعنی بۆ نمونە جەهلی کەسوکار، ئەڵێن کچەکەمان هێشتا مناڵە، جارێک کاتی ماوە هێشتا مناڵە، بۆ هێشتا مناڵە؟ کچ کە بالغ بوو ئیتر کاتی شوودانی دێ، هەر کەس هاتە داوای و قسمەت هێڵسا حەقە دوای نەخەی. باشترین مستەقبل بۆ کچ شوکردنە، خۆ ئەگەر لەگەڵ شوکردنەکەشا ئەگەر خوێندنەکەیشی تەواو کاو یعنی شتەکانی ترش بەدەستبێنێت چاکە، بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە وێ نابێت کچ دوا بخرێ. ئەمە لەو هۆکارانن کە بەڕاستی کچ ئەمێنێتەوە و دوایەوە ئەمجام کچانەش دێن و تەلەفۆن بۆ ئەمەکە و بۆ ئەوەکە بۆ ئەم مامۆساکە بۆ مامۆسەکە مامۆسا بەخوا من سحرم لێکراوە و من بەختم بەسراوە و نازانم چی و ئەنواع و ئەشکال تەخەیولات لە مێشکی ئەو کچە دروستەیە، ناڵێ هۆکارەکەی ناڕاتەوە بۆ ئەو هۆکارانی کە ئێستا باسم کرد کە ڕاستی ئەوە خۆی هۆکارە سەرەکیەکانن. خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لە کچانمان بکە و بیان گەنێتە قسمەتی خۆیان لە ژیانی دنیاە.